یەکێتی باسکەی لقی هەولێر بڕیاریدا کەوا ڕۆژی چواردەیەم مانگا پاڵاونێتیانەکانی شاری هەولێر دەست پێ بکات و بە بەشداری 5 یانە خولەکە بەڕێوە بچێت. ئێمە وەکو یەکێتی تۆپی باسکەی لقی هەولێر بە پێویستمان زانی کە ماوەیەکە بەهۆی و بارودۆخەی خول و پاڵەوانێتیمان نەکردبەوە. بە سوپاسەوە داومەن لە نوێنەرایەتی لقی هەولێری لەژنە ئۆڵمپی کرد کە هاوکاریان کردین. ئەو پاڵەوانێتیە بۆ 5 یانەی سنتەری شاری هەولێرە. ئەو 5 یانەش دویانیان بەشداری خولی پلەیەکی کوردستان دەکەن کە لە 24 نۆ ئەنجام دەدرێت لەلایەن یەکێتی تۆپی باسکەی کوردستان. ئەوە دەبتە خۆ ئامادەکردنەکان. 3 یانەشمانەیە لە سنتەری شاری هەولێر کە قەڵا و ئەکەد و ئاسۆنە ئەوانە بەشداری خولی پلە نایبیان کردیا، بەڵام ئەم ساڵە وەکو خۆ ئامادەکردن و خۆ نوێکردنەوەکە بە تیپەچی لاوان بەشداری دەکەن، بەشداری ئەو پاڵەوانێتە دەکەن. پاڵەوانێتەکەش بە شێوازی دەرچوون لە 2 دۆڕان تەسقی زەوجی لە هۆڵ یانەی ئەکەد لە ڕۆژی 14 نۆ ئەنجام دەدرێت. هیوادارین کە ئەمە وەکو یەکێتی تۆپی باسکەی لقی هەولێر بتوان خزمەتەکی یانەکانی شاری هەولێرمان بکەین